بەشداریمان کرد لە کردنەوەی پێشانگای شێوەکاری قوتابیان کە تایبەت بە قوتابیان کرابەوە کە بە دەست و پەنجە ڕەنجینەکانی خۆیان چەندین تابلۆی جوانیان نەخشاندبوو کامەش خۆی لە خۆیدا کارێکی پەروەردەییە کە کەسایەتی قوتابی دروست کرێ لە ئێستاوە ئامادە بکرێ و ئەو بەهرانێکی هەیەە بەهرەکانیان دەربخەن لەو جۆرە پێشەنگایانە بۆ ئەوەی لە پاشە ڕۆژدا کە بتوانن کاری جوانتر پێشکەشی وڵاتەکە و نیشتیمانەکەیان بکەن. ئەمە دوسێ مانگە ئەم بەرنامەیەمان هەبوو لەگە قوتابخانەی ڕێناسی ئیبتیدایی بێ کە پێشانگایەکی هاوبەشی بکەینەوە. من پارەکەش پێشانگایەک تایبەتم بۆ قوتابەکانم کردوێتەوە بە تەنها ساڵانە بۆیانەکەمەوە بێجگەرەوەی چالاکی ساڵانەکە هەموو قوتابخانەکان تریشەیەکەمەوە تەڵەبەی بەهرەمەندم زۆرە پێم حی بوو بەشداریان نەکەن بە تایبەتی پۆلینۆیەکان ساڵی داهاتوو لا ئێمە نین ئەڕۆن وتم پێشەوەی بڕۆن پێشانگایەکی تایبەت هاوبەشیان بۆ بکەمەوە. الحەمدلله زۆر جوانش کردیانە زۆر سەرکەوتوشن. ئەو لەوحەیە منە زیاتر حەزم لە دروستکردنی لەوحەی سروشتە نزیکەی 5 یان 6 پێشانگەم کردیەوە حەزم لێ بەردەوام بی لەبەرەوەی شتێکی خۆشە تەڵەبەی زۆریش هانە درێ لەوەی بەشی هونەری بەرەو پێش بڕوە. زۆر سپاس. ئێستا دوو وێنم دروست کردووە من گرنگی زۆر بە هەسارەکان دەدەم هەسارەی زەوی و عەتار موشتری ئەوانە خۆم ئارەزووی من کاتێک کە وێنە دەکەم وەکو هادەبوونی مێشکێکە کە وێنە دەکەی هەموو عەسابەکان بۆ نمونە کە تووڕە دەبی وێنەیەک دەکێشی دڵت خۆش دەبی پێی وەکو خەیاڵکردنێک هەندێک وێنە من بە خەیاڵ دروست کردووە هەندێکیش ئەو شتانەی کە لە وەکو ستی سروشتی خاصن هەسارەکان ئەم ئێستاش لە زانست ئەخوێنین هەسارەکان و لە کۆمەڵاتی ئەخوێنین زۆر شتی وا حەز دەکەم. من خۆم لە قوتابخانەی خۆشم لە ئیبتیدائیش چوومە پێشانگەوانە زۆر وێنێشتی وا دروست دەکەم حەز دەکەم ئارەزوویەکی زۆر خۆشە بۆ من. لەو قوتابخانەیە کەم پێشانگامە یا لە قوتابخانەی خەبات بەشداری لەو وێنەیەم کردیە و زۆر سواس مامۆستایەکەمان دەکەین کە ئەو یارمەتی داین. ئەمڕۆ بەشداریم لەم پێشانگایە کردووە بە مەبەستی عەرزکردنی ئەم وێنانم. وێنەکانم ستایلیان پۆرترێتە ئەوانیش چەند کەسایەتێکی ناوجاری کوردن. یەکێک لەوانە مەلا مستەفای بارزانیە
کە وێنەکەیم دروست کردووە بە مەبەستی دووبارە نەمرکردنەوەی ئەو کەسایەتی و ئەو شۆڕژگەرەی جەنەڕالیتیاکان. کەسایەتیەکەی ترم پیرەمێردی شاحیرە، چەندەها شەحر و نووسری بەناوبانگە، نووسەرێکی بەناوبانگە ئیدی وستم وێنەی ئەویش دروستکەم وەک دووبارە نەمرهێڵشتنەوەی ئەم کەساتش. وابزانم پێنجەم پێشانگامە کە بەشداری بکەم و بەشداریم لە یادی منداڵانش کردەوە بە چەند وێنەیەکم ئینشاءالله و پرۆژێکشمە ئینشاءالله لە هاوین چەند پێیجێک دادەنێم وێنەکانم تێدا عەرز بکەم.